زۆرینەی هەرە زۆری خەڵک هاوڕان لەوەی پێویستە بە جۆرێک سیستەمی ئابووری ئێستا چاک بکەین کەچی تا ئێستاش زۆرینەی جار ئازاین بۆ لانانی تێڕوانینەکانی ناودارترین و بە نرخترین ڕەخنەگری سەرمایەداری کە کارل مارکسە. ئەمەش زۆرجێی سەرسامی نییە. بە شێوەیەکی کردداری تێڕوانینە سیاسی و ئابوووریەکانی مارکس بەکارهێنراوە بۆ داڕشتنی سیستەمی ئابووری زۆر خراپ و پلان بۆ داڕژرا و تەنانەتیش دیکتاتۆرەکان سوودیان لێیان بینیوە. هەرچۆنێک بێت نابێت مارکس هەر بە خێرایی ڕەت بکەینەوە. پێویستە وەک ڕەنیشاندەرێک ببینین کە دەستنیشانکردنەکانی بۆ نەخۆشیەکانی سەرمایەداری یارمەتیمان دەدا لە ڕێنوێنیکردنمان بەرەو داهاتوویەکی ڕۆشنتر. سەرمایەداری هەر دەبێت چاکسازی بەسەردا بێت و لێکۆڵینەوەکانی کارل مارکسیش بەشێک بن لە هەر جۆرە وەڵامێک. مارکس لە ساڵی 1818 زاینی لە شاری ترێدی ئەڵمانیا لەدایک بووە. هەر لە تەمەنی لاوێتیەوە چۆتە حیزبی کۆمەنیستی کە پێک هاتبوو لە گروپێکی بچووک لە ڕۆشنبیران کە بانگەشەیان دەکرد بۆ ڕوخانی سیستەمی چینایەتی و هەڵوەشاندنەوەی خاوەندارێتی تایبەتی. سەرەتا وەک ڕۆژنامەنووسێک کاری دەکرد و ناچار بوو لە ئەڵمانیا ڕابکات و سەرئەنجام لە لەندەن نیشتەجێ بوو. مارکس ژمارەیەکی یەکجار زۆر لە کتێب بوو تاری نووسی. هەندێک جاریش بە هاوکاری هاوڕێکی بەناوی فریدریک هەنگڵز زۆربەی جار لەسەر سیستەمی سەرمایەداری دەینووسی کە ئەو جۆرە سیستەمە ئابووریە دەستی بەسەر ئابووری جیهانی ڕۆژئاوا داگرت بوو. لە سەردەمی ئەودا سەرمایەداری بەردەوام و کارا بووە. مارکسیش یەکێک بوو لە زیرەکترین و وربینترین ڕەخنەگرەکانی سەرمایەداری. ئەمانە هێندێک لەو کێشانن کە مارکس لە سیستەمی سەرمایەداریدا بەدی کردوون. یەکەم، کاری مۆدێرنە بەرهەمێنەری نامۆییە. یەکێک لە مەزنترین تێگەشتنە قوڵەکانی مارکس ئەوە بووە کە کارکردن دەکرێت یەکێک بێت لە سەرچاوە خۆشحاڵیەکانی لە ڕادە بەدەری مرۆڤ. بەڵام بۆ ئەوەی هەست بە ڕازی بوون و سەرکەوتن بکەین لە کارکردن، مارکس نووسیوێتی کرێکاران پێویستە خۆیان ببیننەوە لەو شتانی کە دروستیان کردووە. بۆ نمونە بیر لەو کەسە بکەرەوە کە ئەم کورسی دروست کردووە. کورسیەکی ڕاست و ڕەوانە، بەهێزە و جوانیەکەی هەرە زۆر و زەوەندەیە. ئەمە نمونەی ئەوەیە کە کارکردن لە باشترین ساددایە. هەلێکمان پێدەبەخشێ تا ئەو باشی لە ناخماندایە بیخەینە ڕوو. بەڵام ئەمە هەتا بێت دەگمەنتر دەبێت لە جیهانی مۆدێرنەدا. بەشێکی کێشەکە ئەوەیە کە کاری مۆدێرن بە شێوەیەکی سیر تایبەتی کراوە. ئیژە تایبەتکراوەکان ئابووری مۆدێرن زۆر چالاکتر دەکەن. بەڵام ئەوەش دەگەیەنن کە زۆر ئەستەمە بۆ هەریەک لە کرێکاران ئەو هەستە بچێژێت کە پێویستە هەموو کەسێک ئەو هەستە وەربگرێت لە کاتی دروستکردنی ئەو شتێکی خۆی بەلایەوە باشە. مارکس زۆر باسی دەکرد کە کارکردنی مۆدێرن سەر دەکێشێت بۆ نامۆبوون. بە مانایەکی تر لێکپچڕانێک هەیە لە نێوان ئەوەی تەواوی ڕۆژ کرێکاران دەیکەن و ئەو شتانش کە خۆیان پێیان خۆشە ئەنجامی بدەن. دووەم، کاری مۆدێرن جێی باوەڕ نییە. سەرمایەداری مرۆڤ تەواو بێبەها دەکات و مرۆڤی جنیە تەنها کارمەندێک نەبێت لە ناو ئەوانی تر لە هێزی بەرهەمهێناندا. هەر کاتێک کە زانیان خەرجی زیاد دەکات یان دەکرێت پاشەکەوت بکرێت لە ڕێگەی تەکنەلۆجیاوە دەشێ بێبەزەیانە لە کارەکەی دەری بکەن. هەروەکو مارکس دەیزانی ئێمە نامانەوێت هەروە لە خۆوە دەستمان لێ هەڵبگیرێت چونکە ئێمە دەتەرسین لەوەی پشتمان لێ بکرێت. کۆمەنیزم هەر بە تەنها بیرۆکەیەکی ئابووری نییە. ئەگەر سۆزداریانە لی تێ بگەین دەبینین کە ئێمە هەمیشە جێمان هەیە لە دڵی جیهاندا بەوەی کە هەرگیز پراوێز ناخرین. سێم، کرێکاران پارەیەکی کەمیان پێدەدرێت لە کاتێکدا سەرمایەداران دەوڵەمەندتر دەبن. ئەمە لەوانەیە دیارترین نیگەرانی مارکس بوو بێت لەبارەی سەرمایەداریەوە. بە دیاریکراوی بڕوای وا بوو سەرمایەداران هەتا بۆیان بلوێکرێی کرێکاران کەم دەکەنەوە تا ڕێژەیەکی زۆر لە قازانج بەدەست بهێنن کە مارکس بەمەی دەگوت پاشەکەوتکردنی سەرەتایی. لە کاتێکدا سەرمایەداران قازانج دەکەن و خەڵات دەکرێن و وەک بلیمەت و بەهرەدار ڕێزدار دەکرێن. مارکس تەواو ئەمە ئیدانە کردووە. قازانجی سەرمایەداران هەر بە سادەیی بیڵێن دزیە و ئەوەشی دەیدزن بریتە لە بەهرە و کۆششی سەختی هێزی کار. هەرچەندە بنچینەکانی بڕازێنیتەوە، مارکس سوور بوو لەسەر ئەوەی سەرمایەداری بە ساکارتنی شێوە بەیان بکرێت واتە بڕێک پارەی کەم بدرێت بە کرێکاران بۆ فرۆشتنی شتێک کە دەتوانرێت بفرۆشرێتەوە بە پارەیەکی زۆر زیاتر. قازانج زاراوەیەکی ڕازاوەیە بۆ چەوساندنەوە. چوارەم، سەرمایەداری زۆر ناجێگیرە. مارکس پێشنیاری ئەوەی دەکرد سیستەمی سەرمایەداری بە زنجیرەیەک لە قەیرانجیا دەکرێتەوە. هەر قەیرانێکیش لەلایەن سەرمایەدارانەوە پەرتەپۆش دەکرێت و وەک شتێکی سەیر و نامە و شتێک کە هەرزوو دەبێت بە کۆتاهەمیندانە. دوور لە ئەمە مارکس ئەمە وەک بەڵگەیەک دەهێنێتەوە کە قەیران وەک نەخۆشی تووشی سەرمایەداری بووە. ئەمەش بۆتە هۆی نامۆبوون کە لە ڕاستیدا لە تواناماندایە ڕێژەیەکی زۆر بەرهەم بێنین زۆر لە ئەوەی کە هەر کەسێک پێویستی پێیەتی. تەنگ و چەڵەمەکانی سەرمایەداری تەنگ و چەڵەمەی زۆرترن وەک لە ئەو تەنگ و چەڵەمانی کە لە ڕابردوودا هەبووە. کارگە و سیستەمەکانمان زۆر چالاکن. بەڕادەیەک ئەتوانین بۆ هەر کەسێک لەسەر ئەم هەسارەیە ئۆتۆمبیلێک و خانوویەک و قوتابخانەیەکی باش و نەخۆشخانە دابین بکەین. هەر ئەوە بوو کە مارکسی تووڕە و ناومێد دەکرد
کەمێک لە ئێمە پێویستە کار بکات لەبەر ئەوەی ئابووری مۆدێرن زۆر بەبەرهەمە. بەڵام لە جیاتی ئەوەی ئەم کارنەکردنە وەک ئازادیەک تەماشا بکەین گلەی دەکەین و بە وشەی سووک و ناشرین وەسفی دەکەین بە بێکاری. پێویستە لە سەرمان پێی بڵین ئازادی. بێکاری زۆرە لەبەرەوەی ئێمە زۆر جوامێرینە دروستکردنی شتەکاندا. پێویست ناکات هەمووان لە شوێنێک بن کە کار دەکەن. وەک مارکس پێیوا بوو پێویستە کاتی بەتاڵ خۆشەویست بکرێت. پێویستە دەست بکەین بە دابەشکردنی سامانی ئەو کۆمپانیا زەبەلاحانەی زیاد لە پێویست پارە پەیدا دەکەن و دەست بکەین بە بەخشینەوەی سامانەکانیان بەسەر کۆمەڵەکانی جیهاندا. ئەمەش بە شێوازی خۆی خەونێکی جوانە بە وێنەی بەهشت، بەڵام بە ڕادەیەکی زۆرتر لە ڕاستی چوو. پێنجەم، سەرمایەداری بۆ سەرمایەدارانیش خراپە. مارکس پێیوانە بۆ سەرمایەداران خەڵکانی خراپن. بۆ نمونە بە وردی ئاگاداری ئەو دەرد و ئازارانەی لە پشت هاوسەرگیری چینی بورژوازەکان بووە. مارکس دەیگوت لە ڕاستیدا هاوسەرگیری درێژەی بازرگانیە و خێزانی برژوازەکان پڕە لە گرژی و چەوساندنەوە ڕق و کینە کە دوو کەس لەگەڵ یەکتری دەمێننەوە نەک لەبەر خۆشەویستی بەڵکو لەبەر هۆکاری دارایی. مارکس بڕوای وابوو سەرمایەداری زۆر لە هەموو کەسێک دەکات حەزی ئابووری بخەنە گرنگترین جێگەی ژیانیانەوە، هەتا چیتر نازانن پەیوەندی خۆشەویستی قوڵ و ڕاستەقینە چییە. مارکس بەم لادانە دەرونیەی دەگوت هەوەسپەرستی کاڵا، چونکە ئەمەوەمان لێ دەکات کە شتانێک بنرخێنین کە خۆیان هیچ نرخێکیان نییە. مارکس دەیویست خەڵکی ئازاد بن لە سنووربەندە داراییەکان هەتا بتوانن لە کۆتاییدا دەست بکەن بە هەڵبژاردننی بژاردەی عاقلانە و تەندروست لە پەیوەندی سۆزداریەکاندا. وەڵامی فێمینیزمانی سەدەی 20م بۆ شەوساندنەوەی سەر ژنان ئەوە بوو دەیانگوت پێویستە ژنانیش بتوانن بچنە دەرەوە و کار بکەن. وەڵامەکەی مارکس زیاتر زیرەکترانە بوو. ئەم سووربوونە فێمینیزمە تەنها بەردەوامی بە کۆلایەتی مرۆڤ دەدات. خاڵە گرنگەکە ئەوە نیە ژنان پێویست بێت لە ئازارکێشاندا لاسایی هاوکارە نێرینەکانیان بکەنەوە، بەڵکو ئەوەیە ژنان و پیاوانیش پێویستە هەمیشە بژاردەی ئەوەیان هەبێت کە چێژ لە کاتە بەتاڵەکانیان ببینن. لێرەدا پرسیارە گرنگەکە ئەمەیە، بۆچی هەمووان وەک مارکس بیر ناکەنەوە؟ لایەنێکی گرنگی فکری مارکس ئەوەیە پێشنیار دەکات کە ڕێگەیەکی شاراوە و هەست پێنەکراو هەیە کە لە ڕێیەوە سیستەمی ئابووری ئەو فکرانەمان دیاری دەکات کە ئەوەندە نازانین بڕوامان پێیان هێناوە و بوونەتە ئایدیامان. ئابووری ئەو شتە بەرهەم دەێنێت کە مارکس پێی دەگوت ئایدۆلۆجی. کۆمەڵی سەرمایەداری ئەوەیە زۆربەی خەڵکی بەدەوڵەمەند و هەژارەوە بڕوایان بە شتانێکە کە لە ڕاستیدا حکومدانە لەسەر نرخ کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ سیستەمی ئابووری، بۆی کە هەر کەسێک کار نەکات بێنرخە، کات بەتاڵی و پشودان زیاتر لە چەند هەفتەیەک لە ساڵێکدا تاوانە. ئەوەی کە خاوەندارێتی و شتنە بە نرخەکان زیاتر دڵخۆشمان دەکەن و مرۆڤەکانیش پارە پەیدا دەکەن. بە کورتی یەکێک لە گەورەترین خراپیەکانی سەرمایەداری ئەوە نییە کە کەسانی گەندەڵ هەن لەسەرەوە، هەرچەندە ئەمە ڕاستە بۆ ڕیزبەندیکردنی مرۆڤ، بەڵکو ئەوەیە کە فکری سەرمایەداری مرۆڤ فێر دەکات تانی گەران و بە پەرۆژ و پابەند بوو بێت، هەروەها دەبێتە هۆی دروستبوونی سیاسی بێئەمەک. مارکس تەنها کێشەکانی سەرمایەداری دەستنیشان نەدەکرد، بەڵکو ئەوەشی لێ بەدی دەکەین کە مارکس چۆن داهاتوویەکی نمونەیی دەویست. لە کتێبی مانیفێستی کۆمۆنیست مارکس وەسفی جیهانێک دەکات بەبێ موڵکی تایبەتی یان سامانی بۆ ماوەی و باجوەرگرتن بە گوێرەی دەوڵەمەندی کەسەکان، کۆنتڕۆڵکردنی سیستەمی بانکی و پەیوەندی و پیشەسازی گواستنەوە و خوێندنی گشتی بێ بەرامبەر. هەروەها مارکس پێشبینی دەکرد کە کۆمەڵی کۆمۆنیستی ڕێبدات بە خەڵکی تاپەرە بە زۆرێک لەلایەنە جیاوازەکانی سروشتی خۆیان بدەن. لە کۆمەڵی کۆمۆنیستیدا دەشێ ئەم ڕۆشتێک بکەم و بەیانی شتێکی تر لە بەیانیدا ڕاو بکەم و لە دوای نێوەڕۆدا ڕاوە ماسی بکەم و لە ئێوارشدا ببمە شوان و لە دوای نانی ئێوارە ببمە ڕەخنەگرێکی ئەدەبی، هەرچەندە لە زیهنمدا نییە هەرگیز ببمە ڕاوچی یان ماسیگریان شوانیان ڕەخنەگرێک. دوای ئەوەی مارکس بەرەو لەندن کۆچی کرد لەلایەن هاوڕێ ڕووناکبیرەکەیەوە فریدریک ئەنگڵز پشتگیری لێ دەکرا کە پیاوێکی ساماندار بوو و باوکی خاوەن کارگەیەکی لۆکە بوو لە شاری مانچستێر. ئەنگڵز پارەی بۆ قەرزەکانی مارکس دابین دەکرد و دڵنیای دەکردەوە لەوەی بەرهەمەکانی مارکس بڵاو بکرێنەوە، واتە سەرمایەداری پارەی دەدا بۆ کۆمۆنیزم. تەنانەت شعری خۆشەویستیشیان بۆ یەکتر دەنووسی. مارکس لە سەردەمی خۆیدا ڕووناکبیرێکی زۆر ڕێزدار کرا و بەناوبانگ نەبوو. خەڵکە ڕێز لێ گیراوە قبول کراوەکەی سەردەمی مارکس ئەوانە بوون کە دڵخۆش بوونایە بەوەی کە دەکرێ و پێ بکەنینایە بە بیر و بۆچوونەکانی مارکس کە دووبارە جیهان دروست بکەنەوە. بەڵام تەنها چەندەیەک دواتر ئەوەی کە خەون بڕوویدا نووسینەکانی بوون بە بەردی بناخی گرنگترین بزوتنەوەی ئایدۆلۆجیەکانی سەدەی 20م. مارکس وەک دکتۆرێکی زیرەک وا بوو لە ڕۆژە سەرەتایەکانی پزیشکیدا دەیتوانی سروشتی نەخۆشیەکە دیاری بکات، هەرچەندە هیچ نەیدەزانی لەوەی چۆن دەست بکات بە چارەسەرکردنی. لەم خاڵی مێژوودا پێویستە هەمووان مارکسیزم بین، بەو مانای هاوڕابین لەگەڵی لە دەستنیشانکردنی گرفتەکانمان. بەڵام دەبێ ئێمە بچینە دەرەوە و بە دوای چارەسەرکردندا بگەڕین کە بەڕاستی کاریگەریان دەبێت، وەک مارکس خۆشی ڕایگەیاندووە و ئێمەش بە تەواوەتی هاوڕێین لەگەڵی. دەڵێت
فەیلسوفەکان هەتا ئێستا بە چەندان ڕێگای جیاواز تەنها تەفسیری جیهانیان کردووە، بەڵام خۆی خاڵە گرنگەکە ئەوەیە کە بیگۆڕیت. یوتیوب کەناڵی بیر مەبەستی خزمەتکردن و هۆشیارکردنەوەی کۆمەڵی کوردیە لە چەند بابەتێکی دیاریکراودا لە بڵاوکراوەکانی بیر، فەلسەفە، ئاین، تیۆرە سیاسیەکان، کوردی و چەند بابەتێکی تری هەمەڕەن. ئێوەش دەتوانن بە سەبسکرایبکردنی کەناڵی بیر هاوکارمان بن لەبەرەو پێشبردننی ئەو بوارانەدا.